خۆپیشاندانی خۆرسکی هاوڵاتیانی ڕانیا 5 ڕۆژە درێژەیان هەیە و خۆپیشاندەران بەهۆی بێئومێدبوونیان لە حکوومەت و کار بەدەستان داوا دەکەن حکوومەت هەڵبوەشێتەوە و دەڵێن بەردەوام دەبن تا وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە داواش دەکەن هاوڵاتیان چیتر ئەم دۆخەی هەرێمی کوردستان قبوڵ نەکەن و چیتر بێدەنگ نەبن لە ئاست ئەم هەموو زوڵم و ناحەقیەی بەرامبەر هاوڵاتیان دەکرێت. ئەم ناڕەزایەتە نیشانەی ئەوەیە کە ئەم خەڵکە بەم دەسەڵاتە ڕازی نییە. ئەم دەسەڵاتە بریتە لە کۆمەڵێک چەتە و دەست هیچی تر نییە. ئینتیمای نە سیاسیان هەیە نە نیشتیمانی نە نەتەوەییان نییە. بەداخەوە دەستیان ناوەتە بینەقاقای خەڵک. ئەم گەنجانەی کە لێرن نیشانەی برسێتیە هەستکردنە بە بەرپرسیارەتی. داواکاریشمان هەڵوەشانەوەی ئەم دەسەڵاتەیە چونکە ئەم دەسەڵاتە کۆمەڵێک چەتەی و هیچی تر دەنا هیچ داواکی درمانە داوای چیمانە بێت داوا لە کێ بکەین. بۆ مافی خۆم هاتوومە کچەکەم هەیە تەمەنی هەژمانگانە دەبێ بچم لە دوکانە لە بە خەڵکی پاڕەمەوە شیری بە قەرز بۆ هەڵگرم مێردم یەک مانگە بە دوای ئیشێدا دەگەڕێ ئیشمان دەست ناکەوێت توخواوە حاڵەمەتەی داین بەس ئەوەندەی دەڵم ڕەبی خوا حکومەتەی لە ناوبەرێ ئەو دزانە لە ناوبەرێ 5 ڕۆژە لەو شارەی خۆپیشاندانە هەم لە هێز ئەمنیەکان و هەم لەم گۆنجە چاوگەشانە خەڵک بریندار دەبێت وەرن باچیتی تر بەرهەمەکانی خۆپیشاندان هیچ کەس وولایەنێک نەیخوات زۆر کەس لەسەر ئەو گەنجە جوانانە بوو بە ئەندام پەرلەمان بوو بە پلۆپۆستی وەرگر بەڵام هیچیان لەگەڵ ئەو گەنجانین ئێستا ئەو جارێ با گەنجەکانی ئەو شارە مستەفیدن با 4 گەنج لەو گەنجانە تەعیین بن بەڵێ خۆڕسکای یەک کەسیان لە پشت نییە هەر یەکە وولایەنێکە لێرە هەر کەسێکش بێتە سەر شەپۆلی ئەو خۆپیشاندانە لێ قبوڵ ناکەین بە شەقا لێرە دەریەکەین. ڕۆژی 12 ئاب خۆپیشاندانەکان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەڕێوە چوو جیاواز لە شوێنەکانی تر خۆپیشاندانەکانی ڕانیا درێژەیان هەیە و داوای هەڵۆشانەوەی حکوومەت و داز لە کارکێشانەوەی بەرپرسان دەکەن ناوە خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان ڕوبەڕەوی یەکتر دەبنەوە و گرژی دەکەوێتە نێوانیان بەو هۆیەوە ژمارەیەک لە خۆپیشاندەر و هێزی ئەمنی بریندار بوون خۆپیشاندانەکان لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 2 مانگە حکوومەت موچەی فەرمانبەرانی دابەش نەکردووە لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پێە.